زۆر باشە دکتۆر ئیتر وردە لە ڕەمەزان نزیک دەبینەوە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە دەکرێت بە ڕۆژوو بن یانش ئەگەر بە ڕۆژی بن دەکرێت چۆن خۆیان بپارێزن. سوالەکە زۆر باشە بەڵام وردەکاری زۆری دەوێت بەڕاستی چکە نەخۆشی دڵ زۆرە نەخۆشی پەکەوتنی دڵمان هەیە ماسولکەی دڵ نەخۆشی دەمارەکانی دڵمان هەیە ئەوەی باسمان کرد جەڵتا نەخۆشی هەوکردنی پەردەی دڵمان هەیە نەخۆشی دەماوانەکان دڵ ینی سەمامی دڵمان هەیە هەروەها نەخۆشی زەخت نەخۆشی شەکرا ئەوانە هەموو شەرنی هەمووی هەبی هەیەکیە هەیە دوێ هەیە سێ هەیە باشترین حل باشترین جوابەوەی هەر نەخۆشێک سەردانی پزیشکی پسپۆری خۆی کە لۆی ڕوونکاتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی نەخۆشەکانی دڵ دەتوانن بە ڕۆژی بن بەس ئەوانەی کە پەککەوتنێکی دڵی خراپیان هەیە ناتوانن چونکە بەردەوام دەبێ حەب بخوا ئەگە حەبەکەی نەخوا ئاو لە سینجی خردبتەوە و هەروەها ئەوانەی کە تازە جڵتەلیانی داواتە شەبەکە و باڵۆنی کردیان تازە فەتح سەدری کردیە دەمارەکانی چاند بۆ چاندرایتەوە ئەوانە دەبی پاش فترێک و پاش ستەیبل بوونیان واتە کە وەزعیان باش دەبی باری تەندروستیان مستەقر دەبی و ڕێک دەبی دەتوانن بە جوێری ڕێنمای پزیشکەکان عیلاجەکان لۆیان تەوزیعکە فتاران و پاشیوان و بەڕۆژی بن. زۆر باشە دکتۆر بەڕێستان وەکو دکتۆرێکی دڵ دەمێ بپرسن چ پەیوەندیەکت بە شێرپەنجەوە هەیە ئەم چیرۆکە چیە گەر بۆمان باس بکەیت؟ شێرپەنجە وەک بەداخەوە وەکو هەموو نەخۆشیەکانی تر لە هەموو جیهان زیاد بووە بە سەبەبی ئەو شێوازی کە باسمان کرد ئەو شێوازی ژیانە چۆن نەخۆشی دلیشی زیاد کردووە هەروەها نەخۆشی شێرپەنجەشی زیاد کردێ بە تایبەتی کەم خەوی تەندروست یەکێکە لە فاکتەرە هەرە ئەساسیەکان بۆ پاراستنی مرۆڤ لە شێرپەنجە کە ئینسانێک پاش سعات پاش سعات 11 شەوێ بە خەبەر دەبی هۆرمۆنێک لە جسمی زیاد دەبی هۆرمۆنی کۆرتیزۆنە ئەو هۆرمۆنە یەکێکە لە ئەوەی کە میوتیشن ڕوو بدە لە خەلایەکانی جسمی ئینسانی کە بە دەبتە شێرپەنجە پاشان ئەوەی کە منی بە شێرپەنجە ڕەبط کردی ئەو بارە تەندروستی هەموو جیهانە واروها باوکی ڕەحمەتیم دکتۆر عوسمان 2016 بە شێرپەنجەی گەدا ئەمری خوای کرد 5 ساڵ لە خزمەتی بووم 5 ساڵ پێکەوە بووین و تەشخیسەکان و عیلاجەکان و هەموو پێکەوەمان کردو هەر لە بوارەوە شۆ کتابێکم نووسە لەسەر من و شێرپەنجەی پاوکم وەک ڕوونکردنەوەیەک وەکو ڕێنیشاندەرێک بۆ ئەو کەسانەی کە لە عایلەی لە خێزانیان نەفەری شێرپەنجانەیە هەتا بتوان چۆن قسەی لەگە بکەن شێرپەنجە چییە عیلاجەکانی چییە و ئەو ڕێگایی کە لەگەر نەخۆشە شێرپەنجە دەست پێ دەکەیت چت لە پێشە لە خارج کۆ عیلاج دەکرێت لێرە کۆ عیلاج دەکرێت چ شتێ زوو بیزانی باشترە ئەمنێک بەخۆم حەزم دەکرد ئەو کتابم بخین بایەوە پێشەوەی دەست بە شێرپەنجەی بابی بکەم بەڵام ئەوە بابم وەک مرۆڤێکی بە سوود لەو کۆمەلگای خۆی مردنەکەشی بووە سوودێک لەو کتابەوە لەوەی بتوانین ئەو خەڵکانەی حەزیان لێیە داتایەکی تەندروست و داتایەکی باش و حالەتێک وەک حالەتەکەی خۆیان وەربگرن و زانیاری لێوەرگن.